کاری خێری دڵی مسلمانی خۆشکە ئالم شەوا بڕۆ بزانێت کێ هەژارە کێ فەقیرە با کەس پێت نەزانێ بڕۆ جەژنی بۆ ئامادەکە سفرەی جەژنی بۆ ئامادەکە بە تایبەت هەتیوەکان بێوەژنەکان سەردانیان کەن دڵیان خۆشکەن ئەبوو سەعیدی خوودری ئەفەرمێ ڕێگەم زۆر تاقی کردنەوە بۆ گەشتن بەخوا لە شەو نوێژ لە قورئان خوێندن لە هەموو عیبادەتێک هیچیان وەکو ئەوە نەبوو دڵی مسلمانان خۆشکەی چونکە ڕەسوولی ئەکرەمە فەرمێت أفضل الأعمال عند الله سرور تدخله على مسلمين أو على قلب مسلمين أو كما قال گەورەترین ئەعمەل و کردەوە بەلای خواوە ئەوەیە کەوا تۆ بڕۆی دڵی مسلمانێک خۆشکەی ئەگەر بە وشەیەکیش بێت ئەگەر یەک وشە بخەیتە دڵیەوە یەک زەردەخەنە بخەیتە دەموچایەوە دڵی خۆش بێ ئەوە لای خوا لە هەموو شتە گەورەترە ئیسلام ڕەحمەتە ئیسلام دینی معقەد نییە ئیسلام دینی تەکفیرکردن و ئاژاوە و خوێنڕشتن و ئیعراض و پشتە یەکتر نییە ئیسلام بە ڕیش و بە مێزەر و بە عەمامە و بە جوبە و بە حاجی و بەمانە نییە ئیسلام ئەخلاقیاتە لەیلەتول قەدر ئەبێ فێری ئەخلاقەکە نوێژ ئەبێ فێری ئەخلاقەکە ئەخلاقی بەرز نەبێ ئیمانیشی نییە ئیمان و ئەخلاق بەیەکۆیە چونکە ئەگەر الإيمان ما وقر في القلب وصدقه بالعمل خۆشەویستان کەواتە لەم شەوا بڕۆ دڵی مسلمانە خۆشکە دراوسەکەت کە ماوەیەکە قسەی لەگەڵ بڕۆ ئاشتی کەرەوە دڵی خۆشکە ئەو شەوە بڕۆ تابعانی بۆ خۆ بخەوە هەر لەیلەتول قەدر نەکەی مادەم دڵی ئەو خۆش کرد لە هەموو شتێک گەورەترە مەبەستەکە لێرا ئەوەیە یعنی تۆ ئەو شەوە دڵی مسلمانی خۆش کرد ئیتر خێرە گەورەکە دەستکەوتووە لەیلەتول قەدر خێری